ڕاستەوخۆ لە ڕێی تەلەفۆن و ئەچمالە یەکێک لە نووسەر و ڕۆمان و سەهرە دیارەکانی نێو ئەدەبیاتی کوردی کەویش زۆر بەڕێز جەبار عوسمانە کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە کۆڕێکیان بەڕێوەبەت لە ژێر ناونیشانی خەیاڵ وەک ڕەگەزێکی ئەدەبی و ڕەهەندەکانی بێگومان لەم کۆڕایە چەندین گفتوگۆی ئەدەبی لەبارەی ئەو ناوەڕۆک و لەبارەی ئەو تایتڵەوە گفتوگۆی لەسەر کرا. ڕاستەوخۆ لەسەر هێڵی تەلەفۆن کاک جەبارم لەگەڵا. کاک جەبار سڵاو لە بێوارەت باش بێ. سڵاو بوویەوە ئێوارەیەوەش باش ئێوارەی بینەرانیش باش. زۆر سپاس بۆ تۆ کاک جەبار باسێک لە بیرۆکەی بە ئەنجامگەیاندنی کۆڕەکە بکەین و پێم خۆشە بزانم ناوەڕۆکی کۆڕەکە باسی لە چیە کرد فەرموو. بەڵێ لە باسییا کۆڕەکە بابەتێکی ئەتوانم بڵێم تا ڕادەیەک تازە بوو لە ئەدەبی کوردیە بۆی ئەوەی کە زۆر بەکەمی لە ڕووی ئەکادیمیەوە قسە لەسەر چەمچی خەیاڵ کراوە و خەیاڵ بۆ خۆی بابەتێکی زۆر گرنگ و ڕەگەزێکی زۆر سەرەکیە لە ئەدەبا هەموو ئەوە دەزانین و منیش بە پێویستم زانی بەڕاستی ماوەیەکی زۆرە سەرقاڵی لێکۆڵینەوەی ئەکادیمیم زیاتر و بەتایبەتی ئەو بابەتانەی کە کەمتر قسەی لەسەر کراوە یان نوێن و ئەوەم بە پێویست زانی و ئامادەسازیم بۆ کرد و بە گشتی بە شێوەیەکی ئەکادیمی لەسەر خەیاڵ و چۆنیەتی و هەموو ڕەهەندەکانی هەوڵما لە سیمینارەکە لە کۆڕەکەیە ئەوە ڕوونکەموانە بۆ ئامادەبووان و دوجاریش لە بەشی دۆماواتەمە لایەنە تیریەکەی بوو بەشی پراتیکیەکەشی یەکێک لە شاعیرە دیارەکان لە ژنان ڕۆژهەڵەبجەیی کە شاعیرێکە هەموو دەقەکانی دەوڵەمەندە لە ڕووی خەیاڵ و بەڕاستی و چەندین ڕەهەندی خەیاڵی جیاوازی تایە ئەمە بەشیا و زانی وەک نمونەیەک هەڵم ژار بۆ توێژینەوەکەم و شارەکانیم ڕاوە کرد و پۆلێنکاری خەیاڵم لەناو شارەکانی کرد لە دیوانەکانی و کتێبەکانی تری شاو و قسە و باسێکی باشی لەبارەوە کراوە بەڕاستی ئەو بابەتەش بۆ خۆی یعنی شتێکی تا ڕادەیەک نوێ بە نسبەت زۆری نەوانێەوە لە ڕووی ئەکادیمیەوەکو باسشم کرد یعنی زۆر بەکەمی یعنی زۆر کەم قسەی لەسەر کراوە نەک بۆ شێوە ئەکادیمی وەکو من بە قۆڵی قسەی لەسەر کرابێ ئەمەم بە پێویستێک زانی هەوڵمار زیاتر لەسەرەوە قاڵبمەوە. باشە کاک جەبار بڵێن گرنگی و ئامانجی بە ئەنجامگەیاندنی کۆڕێکی لەم شێوەیە بۆ خۆت کاوەکو نووسەر کۆک و ڕۆمان نووسێ گواروا بۆ کەسانی کە لەنێو کۆڕەکە چی بوون واتە ئامانجی تەواوی کۆڕەکە جگە لەو بابەتانی کە باست کرد ئامانجی سەرەکیەکەی چی بوو؟ خۆی لە ڕاستیە خات و دەرون مەسلەی کۆڕ بابەتی کۆڕ ضرورەتی خۆی هەیە یعنی هەنێ بابەتێ پێویست ناکە بیکەیتە کۆڕ مەسەرەن تۆ لە پرۆژەی کتێبێکایە لە ڕۆژنامەیەکا بڵاوی یەکەیتەوە بەڵام هەنێ بابەتی تازە پێویستی ئەوەی هەیە لە کۆڕا کە تۆ ئامادەبووان بەشدار بن کۆمەڵی خەڵکی شارەزا یان نەشارەزاش بێتەنان دەو بوارەیە کاتێک کە تۆ بابەتەکە لە بەردەمیانە ڕاوا کە تۆ قسەی لەبارەوەکەی بابەتەکەی تۆ دەوڵەمەندترەکات چونکە بەو بەشداریکردنیان بەو ڕەخنەکردنیان بەو پێشنیارە تازانە کۆڕ ئامانجەکەی ئەوەیە بەڕاستی تۆ بابەتەکەی خۆت هەڵەسەنجێنیت و بیربۆچوونی جیاوازتری ژوەرەگیری دەگەل لە حاڵەتێکا هەبێ بۆ ئەوەی کە یعنی ئەمە خاڵێکی زۆر گرنگە بە نسبەت کۆڕکردنەوەیان یعنی کۆڕەوە نییە. بەڵێ ئەو گفتوگۆ کراوەیە تا چەند گرنگە بۆ بڵێن ئەو کەسانی کە ئامادەبوون لەنێو کۆڕەکە لەوانەیە زۆرینەیان نووسەر بن و لەنێو ئەدەبیاتە جێپەنجیان هەبێ و بۆ کاری ئایندەی تۆش کە بتەوێت ڕۆمانێک بنووسی یاخۆت بابەتێک بڵاو بکەیتەوە. بەدڵنیاییەوانێ کاری دەستە جەمعی کاری بە کۆماڵ شتێکی باشە ئەمڕۆ لە دنیای مۆدێرنەیە پشت بەو شێوازە بەستێەوە نەماوە تۆ بە یەک ئاراستە کارکەی من بۆ خۆم لەوانەیە بەڕستان و زۆر کەسی تریش دەزانی هەمیشە لە کارەکانمدا من تەنانەت کە ڕۆمانیش دەنووسم پرسیارەکەم بە دواگەڕانەکەم بۆ ئەوەی کە بابەتەکە قوڵ و فراوان بێ و بۆ من زۆر گرنگە بەڕاستی یعنی ئەو کارە دەستە جەمعیە ئەو ئابیر و ڕاگۆڕینەوەیە هەمیشە یعنی بە یەکە خەڵتۆ ناتوانانی تەکامل بی یعنی ئەو دقێک بە قاوەتی پێ بگا وەکو پێویست لەبەرەوە ئەمە زۆر باشە و بۆ کاری داهاتوو منیش بەڕاستی لە ڕاستیە پرۆژەم زۆرە یعنی ئەتاوای لاتوای خەری دابڕێنە زۆر شت لەبەروی کە پرۆژی هەم لێکۆڵینەوەم هەیە بۆ نمونەیەک لەوانە ئەدەبی خەمگینی کە ئاراستێکی تازەیە لە ئەدەبی کوردیە من پۆستم لەسەر کردووە و بابەت بۆ کەمەوە و شێوازێکی تازە و ئاراستێکی تازەیە لە ئەدەبە یعنی من هەوڵم ماوە بە شێوەیەکی ئەکادیمی ئەو کتێبێک لەسەرەوە ئامادە بکەم و پرۆژەی ڕۆمانی شمەیە بەڕاستی لەبەردەستدایە و لە داهاتووە مستەرقاڵی نووسینەوەی ڕۆمان و پرۆژانە مەگەر مەجال هەبێ. باشە ویستم پرسیارەوە بکەم کاک جەبار زۆرینەی ڕۆمانەکانی تۆ لە خەیاڵێکی قوڵەوە بڵێن ئاراستاگرێت و دواتر بڵێن ئەچێتە لای کارکتەرەکان و زۆرێک لەو بابەتانەی تر کاری نووسینی ڕۆمانی ئایندەتریش هەر کارکتەرە سەرەکیەکەی ژن ئەبێت چیرۆکەکە جیاوازترە بێ لەوانی پێشووترە؟
لە ڕاستیە ئەم کارم جیاوازە من یەک دوو پرۆژە ڕۆمانمێ وەکو بیرۆکە وەکو باسم کرد هەمیشە ڕۆمان لە لای من بە ئاسانی نایەتە سەر کاغەز کە چەندین ساڵ لەناو خۆمامێنێتەوە کاری تازەم ئێستا لەبەردەستمایە ئیتر نازانم دوجارێکە بڵاوی کەم بەناوی کوژەکەی سەرۆکە کارێکە زۆر قوڵە لە ڕووی دەرونیەوە بەڕاستی ینی ئیشکردنە لەسەر واقعی کۆمەلگای کوردی لە ڕووی دەرونیەوانێ و هەوڵ ماوە بە پێ و شارەزایی خۆم لە بواری دەروناسیشە قوڵ ببمەوە لەولایەنە و ئەمە ئەرکێکی زۆری بەدوای من چەند ساڵە بەدواگەڕانەکەم توێژینەوەکەم بەحسی مەیدانیەکەم لەبارەیەم بابەتەوە چونکە لەناو ڕۆمانەکە بەڕاستی ئێمە بێ ئاگامان لەوە بێ لایەنی ستاتیکای ڕۆمانەکە و نەری ڕۆمانەکە لە دەستنین لەبەرەوە ئەم ئاوێتە بوونە بەڕاستی بە بڕوای من ئەمە ئەرچێکە قورسە لەبەرەوە منیش بە ئارامی هەوڵێم لەگەڵ یا بڕۆم هیوادارم ینی بتوانم سەرکەوتوو بم لەم کارەشا چونکە بەڕاستیەوە پرۆژەیەکی قوڵە و ڕۆمانیش بۆ خۆی بەڕاستی حەزەکەمەوە بڵێم هەمیشە من لە سیمینار و کۆر و نووسینەکانیشمە ئاماژەم بەوە کردووە لە چاپێکەوتنەکانە ینی ڕۆمان ژانێکی زۆر قورسە بەڕاستی معریفەی زۆرەوێ بە دواگەڕانیوێ کارێک نیەر بە ئاسانی بنووسێتەوە ئەگەر بەو قوڵیە و بەم بە دواگەڕانی و لێکۆڵنەوەی نەنووسێتەوە ناتوانانی تۆ دەقێکی جوان پێشکەش بە خوێنەرەکان بکەیت. کاک جەبار زۆر خۆشحاڵ بووم لەم بەشەی پرۆگرام لەگەڵمان بووی هەرچێکت ماوە فەرموو. نەخێر من زۆر سپاس بۆ ئێوەکەم بۆ کەناڵە جوانەکەتان بۆ کەناڵە ڕەنگینەکەتان هەمیشە کە نووسەران و ئەدیبان بەسەرەکەنەوانێ دەستخۆشیم بۆ ئێوە بۆ بەڕێستان و بۆ هەموو کارمەندانەیە سپاس و یای سەکەوتنا بۆ خوان. سپاس بۆ بەڕێز جەبار عوسمان نووسەر و ڕۆمانووس کە ڕاستەوخۆ لە ڕێی تەلەفۆنەوە لەگەڵمان بوو.